سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم بۆ ئەمڕۆ هەینی گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاش لە بابەتێکی پەیوەست بە نرخی بەنزینەوە دەست پێ دەکەین. لە دوایین پێشهات تا سەبارەت بە نرخ و قەیرانی بەنزین لە هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان فەرمانێکی دیکەی وزاری دەرکرد. لەو فەرمانەدا بڕیاری داوە کە پاڵپشتی دارایی بۆ بەنزینی بازرگانی لە جۆری نۆرمال دابین بکات بۆ ئەوەی لە بەنزینخانەکاندا لیترێک بەنزینی نۆرماڵی بازرگانی بە 750 دینار بفرۆشرێت و بگاتە دەستی شۆفێران. واروەها لە نێو ئەو فەرمانە وەزاریەدا وەزارەتی سامانە سروشتیەکان ئاماژەی بەوە کردووە جیاوازی نێوان ئەو نرخە کە نرخی 750 دینارە و نرخی ڕاستەقینەی بەنزینی نۆرماڵ لە بازاڕەکاندا لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت بۆ بازرگانانی بەنزین. بۆچی؟ بۆ ئەوەی بەنزین بە 750 دینار بۆ لترێکی بۆ بەنزینی نۆرماڵی بازرگانی هاوشەوەی بەنزینی پاڵپشتی کراوی حکومی بگاتە دەستی شۆفێران و هاوڵاتیان. بۆ ئەمەش دەبێت بۆ دابەشکردنی ئەم بەنزینە و گەیاندنی بەنزینی نۆرماڵی بازرگانی بە 750 دینار بە دەستی شۆفێران بۆ ئەمە دەبێت هەماهەنگی بکرێت لە نێوان پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و بەڕێوەبەرایەتەکانی نەوت و کانزاکان. بەڵام دوێنێ سیانزەی مانگەم بڕیارە دەرکراوە ئەوەی کە ئێستا لە پەنای منەوە دەردەکەوێت کە نرخی بەنزینە ڕاستەوخۆ لە هەولێر نرخی بەنزین بەم جۆرەیە. واتە بڕیار فەرمانی وزاری سێمی وەزارەتی سامان سروشتیەکان لەسەر نرخی بەنزین هێشتا جێبەجێ نەکراوە. لە نێو بەنزینخانەکانی هەولێر بە تایبەتەوەی وێنەی ڕاستەوخۆی یەکێک لە بەنزینخانەکانی پارێزگای هەولێرە دەبینین بەنزینی سۆپەر بە 2500 بۆ 1 لتر، بەنزینی محەسەن 2150 دینارە بۆ 1 لتر، بەنزینی نۆرماڵیش 1575 دینارە بۆ لترێک. واتە دوو هێندەی ئەو نرخەیەکە وەزارەتی سامانە سروشتیەکان لە بڕیارە نوێەکەیدا لە فەرمانە وزارە نوێەکەیدا کە دەڵێ لە ڕۆژی دەرچوونیەوە کە سیانزەی هەشتە دەبێت کاری پێ بکرێت و جێبەجێ بکرێت تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە و باز لە کوالیتی بەنزینەکەش کراوە. دەبێت ئەو بەنزینە بازرگانی 750 دینارە دەستکاری کوالیتی نەکرێت بە هەمان ئەو کوالیتیە بێت کە ڕێنمایی تەندروستی و ژینگەیەکان دەیگرێتەوە و وەزارەتی سامانە سروشتیەکان پێشتر لەباری کوالیتی و بەنزینەوە ڕێنمایی دەرکردووە. ئەگەر ئەم هەنگاوە جێبەجێ بکرێ و ئەم فەرمانە وزاری و ڕێنمایە تازەی وەزارەتی سامانە سروشتیەکان وەکوانەی پێشوو نەبێ کە کاری پێ نەکراوە دەبێت لەسەر جەم بەنزینخانەکانی هەرێمی کوردستان بەنزینی نۆرماڵی پاڵپشتی کراوی حکومی و بەنزینی نۆرماڵی پاڵپشتی کراوی بازرگانی بگا بەدەستی شۆفێران بە 750 دینار. ئەمە کاریگەری هەڵبەت لەسەرەوە دەبێت کە نرخی بەنزینی محەسەن و سۆپەریش بێتە خوارەوە. دواتر دەچمە لای پەیامنێرانی کورسات نیوز لە هەریەک لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی بۆ نرخەکان. بەڵام ئێستا سەرەتا ئەمەوێ ئاوڕێک بینەوە لە ئەو سێ فەرمانە وەزاریەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان لەم دوایەدا دەری کردووە بۆ قەیرانی بەنزین لە هەرێمی کوردستان. جا هاوکارانم بە فەرمانە وەزاریەکان بخەنە سەر و شاشە بۆ ئێوەی ڕوونکەمەوە. ئەم سێ فەرمانەی دەیبینن لە با بڵێن لە 27ەوە دەرکراوە هەتاوەکو دوێنێ. واتە لە کەمتر لە مانگێکدا لە 20 ڕۆژدا سێ فەرمانی وزاری لەلایەن سامانە سروشتیەکانەوە دەرکراوە بۆ ئەوەی نرخی بەنزین کۆنتڕۆڵ بکرێت، قەیرانی بەنزین کۆنتڕۆڵ بکرێت لە هەرێمی کوردستان. بەڵام فەرمانی یەکەم، فەرمانی دووەم کە ئێستا ناوەڕۆکەکانیتان پێ دەڵێم و فەرمانی سێم کە سەرجەمیان ئیمزای وەزیری سامانە سروشتیەکانی لەسەرە کە ئەمە 27 ئەمەیان 22 حەوت وەزیری ئیمزای کرۆ 22 حەوت بڵاو بۆتەوە. واتە لە ماوەی 24 سەعاتە یا 2 ڕۆژدا کەمتر لە 2 ڕۆژ دوو فەرمانی وزاری لەبارەی نرخی بەنزینەوە دەرکرا لە سەرەتا و دەستپێکی قەیرانی بەنزینەوە و ئێستاش فەرمانە نوێەکەیە کە ئێستا ناوەڕۆکەکەین بە ئێوەت بە خێرایی ئاوڕێک لە ناوەڕۆکی و فەرمانانە ئەدەمەوە. سەرەتا ئەم فەرمانە لە 27 ئیمزای وەزیری لەسەرەوە لە 27 دەرکراوە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە. دەڵێ چی؟ ئەم فەرمانە دەڵێ چی؟ دەڵێ لیترێک بەنزینی نۆرماڵی پاڵپشتی کراو دەبێت بە 750 دینار بگا بە دەستی هاوڵاتیان کە ئەمە وەزارەتی سامانە سروشتیەکان ناوی ناوە بەنزینی وەزارەتی سامانە سروشتیەکان و پاڵپشتی دەکات. هەنگاوی دووەم لیترێک بەنزینی نۆرماڵی بازرگانی ئەو کات لە 27 ئەڵێ دەبێت بە 850 دینار بگا بە دەستی هاوڵاتیان کە
بنزینە پاڵپشتی کراوەکە بە سەرەیەکی زۆر بە قەرەباڵغیەکی زۆر بە ڕێژەیەکی کەم لە بنزینخانەکان بوونی هەیە و خەڵک بە سەرەیەکی دوور و درێژ دەگا بە بنزینی پاڵپشتی کراوی حکومی. قەیرانەکە بەردەوامە تاوەکو ئێستا بنزینی بازرگانی بە 850 دینار نەگەیشتوتە دەستی هاوڵاتیان لە کاتێکدا لە ڕێنمایە تازەکەیە دەڵێ دەبێت بە 750 بدرێ بە هاوڵاتیان. فەرمانی وزاری دووەم کە دوای ڕۆژێک کەمتر لە 24 سعات دەرکرا، ئەم فەرمانە وزاریە کە 21 حوت وەزیری سامانە سروشتیەکانی ئیمزای کردو 22 حوت بڵاو کراوەتەوە دوا بە دوای فەرمانەکەی پێشوو بوو. دەڵێ بنزینی نۆرمالی پاڵپشتی کراوی حکومی دەبێ بە 750 دینار بگاتە دەستی هاوڵاتیان. بنزینی بازرگانی نابێت لە 850 دینار بۆ لیترێک گرانتر بێ. و تیایدا جۆرەکان تریشی دیاری کرد. دەڵێ لیترێک بنزینی محەسەن دەبێ بە 1000 دینار بگا بە دەستی هاوڵاتیان، لیترێک بنزینی سۆپەر دەبێ بە 1200 دینار بگا بە دەستی هاوڵاتیان. بەڵام ئەم فەرمانە نەک نرخی بنزینی محەسەن و سۆپەری نێنایە 1000 و 1200 بەڵکو لە دوای ئەم فەرمانەوە زیاتر نرخی بنزین بەرز بوو. بە جۆرێک ئێستا لە پارێزگای هەولێر هەردووشیان لە سەروی 2000 دینارەوە بۆ لیترێک مامەڵی پێوە دەکرێت و جارێکی دیکە جەخت لەسەرەوە کراوەتەوە دەبێت کوالیتی بنزین بە جۆرەی ئەو ڕێنمایانە بێت کە پێشتر وەزاری سامانە سروشتیەکان دەری کردووە. ئەم دوو فەرمانە وەزاریە غەیری دابینکردنی بنزینی پاڵپشتی کراوی نۆرمال بە 750 دینار بۆ لیترێک بە ڕێژەیەکی کەم کە بۆ ڕێژەیەکی کەم لە بنزینخانەکان دیاری کرا و سەرەیەک و نۆرەیەکی دوور و درێژ و زۆر ئەو خاڵەکانی تر نەک جێبەجێ نەکرا بەڵکو پێچەوانەکەی جێبەجێ کرا کە نرخی بنزین بوو بە ئازاد. بازرگانان خۆیان بڕیاریاندا هەنگاو بە هەنگاو ڕۆژ بە ڕۆژ ئەو نرخیان گەیاندۆتە ئێستا کە هەیە و نرخێکی زۆر بەرزە و وەکو قەیرانی بنزین تەماشا دەکرێت. دوایین فەرمانی وزاری ئەم فەرمانەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ ئێمە پاڵپشتی بنزینی نۆرمالی بازرگانی دەکەین، دەبێت بنزینخانەکان و بازرگانانی بنزین بە 750 دینار بنزینی نۆرمالی بازرگانی بدەن بە شۆفێران. ئەو جیاوازی لە نێوان ئەم نرخی 750 دینارە و نرخە ڕەسەنەکەی چەندە حکومەت خۆی دابینی دەکات. بەڵام تاوەکو ئێستا بنزینی نۆرمالی بازرگانی نهاتوۆتە ئەم نرخە و بگرە لە هەندێک شوێن دوو هێندە زیاتری ئەم نرخەیە. بۆی بزانین ئەم بڕیارەکەی جێبەجێ دەکرێت و هەروەها ئەمڕۆ جێبەجێ کراوە یاخودنا هەرێک لە پەیامنێرانی کورسان نیوز لە هەولێر قارەمان جەوهەر و لە سلێمانی بڕوا بەهادین وەردەگرم بۆی بزانین کاتی جێبەجێکردنی ئەم بڕیارەی وەزارەتی سامانە سروشتیەکان کێیە و ئایا جێبەجێکرێ و خودوەک و فەرمانە وزارەکانی تری بەسەردێت. سەرەتا دەچمە سلێمانی. بڕوا سڵاوت لێ بێت پێمان بڵێ نرخی بنزین ئەمڕۆ لە سلێمانی چۆنە و تا چەند ئەم بڕیارە جێبەجێ کراوە یاخودنا یا جێبەجێ دەکرێت یاخودنا ئەگەر زانیاریەکت لابێت. پشتیوان سڵاو لێ بێت لەگەڵ بەشێکی زۆری بنزینخانەکانی سلێمانی قسەم کردەوە بە تایبەت خاوەنی بنزینخانەکان. جا ئێستا پێتەڵە من بڕیارە ئەگەر جێبەجێ بکرێت چۆنە بێت جێبەجێ بکرێت و جێبەجێش دەکرێت یاخودنا. سەبارەت بە پرسیارەکەی خۆت یەکەم جار بە نرخی بنزیندامشان بەمێسە لە سلێمانی ئەمەی کە دەیبینن نرخی بنزینە لە بەشێکی زۆری بنزینخانەکانی سلێمانی بێگومان بەم جۆرەیە. یعنی ئەوە نییە لە سلێمانی بڵێ کە فەرق لە نێوان بنزینخانەکانە هەبێت هەیە بەڵام زۆر کەمە. ئەوەی کە دەبینن ئێستا ینی نۆرمال بە 1200 دینارەوە محەسەن بە 1750 دینارە بنزینی سوپەریش بە 1900 دینارە کە ئەمەش بێگومان خۆتان دەزانن نرخێکی بەرزە و بەردەوامیش ئەم نرخە بەرز دەبێتەوە. بەڵام هێشتا سلێمانی بەراورد بە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان بنزین تایدا هەرزانترە جا بۆ هەر سێ جۆرەکە هەم نۆرمال و هەم محەسەن و هەم سوپەریش. ینی بەڵام ئەوەی کە سەبارەت بە بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەوەی کە باس لەوە دەکرێت بنزین نرخەکەی دابەزێت و لە با بڵێن تەواوی هەرێمی کوردستان بە 750 دینار یاخود 650 دینار بفرۆشێت. من لەگەڵ بەشێکی زۆری خاوەنی بنزینخانەکانی نێو سلێمانی قسەم کردەوان باسییان لەوە دەکرد کە هیچ کێشەیەکیان لەگەڵ هیچ فەرمانێکی حکوومەتانیە بەڵکو تەنیا ئەویان دەبێت کە نەکەونە زەرەرەوە بە جۆرێک کە حکوومەت پاڵپشتیان بکات و بنزینیان بە نرخێکی هەرزانتر پێبات بۆەوەی ئەمانش بتوانن لێرە بنزینی نۆرمال یاخود محەسەن و سوپەر بە نرخێکی هەرزانتر بدەن. بەڵام پرسیارم لێکردن وتمان بڕیارەی وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو بڕیارەکەی پێشوو دەبێت یاخودنا. ئەوان باسییان لەوە کرد کە جارەکەی پێشوو تەنیا
ینی بڕیارێکی دەمی بوو یاخۆتەنیا قسەکردنێک بووە هیچ ڕێکارێکی حکومی نەبوو بۆ ئەوەی کە بنزین بە نرخێکی هەرزان بەدەست بنزیخانەکان بگات و دواتر ئەوانیش بە نرخێکی هەرزان دابەشی بکەن بۆ ئەم جارەش تاوەکو ئێستا هیچ با بڵێن ڕێکارێکی حکومی تا ئەم دەقی مەقسی تێدا دەکەم بە پێی وتی خاوەنی بنزیخانەکان نەگیراوەتە بەروە تاوەکو ئێستا هیچ بنزیخانێکی ئاگادار نەکراوەتەوە کە حکوومەت پاڵپشتی دەکات و بنزینی بە نرخێکی هەرزان پێدەدات ئەمانش بە نرخێکی هەرزانتر بیفرۆشن ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا بەشێک لە خاوەنی بنزیخانەکان باسییان لەوە دەکرد کە مەترسی هەیە یان یەخود با بڵین ئەگەر هەیە کە نرخی بنزین لەمی ئێستا زیاتریش بەرز ببێتەوە نەوەک داببەزێت بۆیە ئەوان باسییان لەوە کرد پێویستە حکوومەت ڕێکاری ئیداری بگرێتە بەر بۆی کە بتوانن هەم نرخی بنزین داببەزێنن و هەم بنزیخانەکانیش بە نرخێکی هەرزان بنزینیان بەدەست بکات. بەڵ بڕوا بەهادین سواز بۆ زانێرەکان دەچمە هەولێر قارەمان جەوهەر وەردەگرم قارەمان سلااوت لێبێت بڕوا نرخەکانی سلێمانی خستە ڕوو حەزەکەی تۆش سەرەتا نرخی بنزینمان لە هەولێر بۆ بخەڕوو پێشتریش پیشانماندا نرخەکان چۆنە بۆی بەراوردکاریەک لەبەر چاوی هاوڵاتیان هەبێت نرخەکان چۆنە و پێشمان بڵێ ئەم بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم جاریان ئەم فەرمانیان جێبەجێ دەبێ یاوەکوانی تیر سەیریکەین. پشتیوانە کاتت باش وەک لە دیمەنەکانیش دەبینین ئەمە نوێترین نرخی بنزینە کە بنزینی نۆرمال بە 1575 دینارە حەسەن بە 2150 دینارە و سوپەریش بە 2500 دینارە نرخی غازیش ئەوەی کە هەیە بە 650 دینارە ینی نرخەکان ئەمە دوای نرخە کە لێچێک لە بنزیخانەکانی هەولێرە سەبارەت بەوەی کە ینی جیاوازیش هەیە بە نمونە لە بنزیخانەیەک ڕەنگە 25 دینار نرخەکەی بەرزتر بێت 25 دینار کەمێک نرخەکەی نزمتر بێت بە تایبەت بنزینی نۆرمال و بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان ینی نزیک دەبێتەوە لەوەی کە 24 ساعتی بەسەردا تێپەڕ بێت بەڵام تاوەکو ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە لە هەولێر هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو نرخی بنزین هەر بە بەرزی ماوەتەوە لەگەڵ ئەوەش میکانیزمی جێبەجێکردنەکەی تاوەکو ئێستا دیار نیە ینی بەس شێوەیەک جێبەجێ دەکرێتن ینی پێشووتریش باسم کرد لەگەڵ چەند بنزیخانەیەک خاوەنی چەند بنزیخانەیە قسەم کرد ئەوان باسە لەوە کرد کە لایەن ڕوونیە میکانیزمی جێبەجێکردنەکەی بە شێوەیەک دەبێت بەڵام ئەوان جارێ ئامادەنین نرخی بنزین بە 750 دینار بفرۆشن واتە ئێستاوە ئەم بنزینە بفرۆشن تاو کاتەی ڕێنماییان پێدەدرێتن بە شێوازێک بنزینیان بۆ دابین دەکرێت یاخود بە نرخی پاپشتیکرا و بنزینیان بۆ دابین دەکرێت لە گۆڕەپانەکانی کردن و فرۆشتنی سوتەمەنی بۆی کوابڵ نەخەبنن لەگەڵەوەش ینی باسی ئەوەیان کرد کە بۆ هەر لترێک ئێستا ینی زیاتر لە 1500 دینار لەسەر خۆیان دەوەستێتن بنزینی نۆرمال ئەوەی کە لە بنزیخانەکان نرخەکەی خەیاڵی بەرز بۆتەوە وەک باسم کرد بڕیارەکە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە لە هەولێر لەگەڵەوەش هاوڕوان دەکرێتن ینی ڕۆژ یەکشەممە لەگەڵ دەستپێکردنی دەوام یاخۆ لە بەیانیەوە ڕێکارەکانی جێبەجێکردنیان بڕیارە زۆر وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ڕوونتر بێتن ئەو پێی کە بڕیارەکە تەنها لەسەر کاغەز دراوە تاوەکو ئێستا و ڕێکارەکانی ئیداری یاخود ڕێکارەکان جێڕیەکان لە ڕێگای چاودێریکردن و جێبەجێکردنەکەی تاوەکو ئێستا نەکەوتۆتە بواری جێبەجێکردن. قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێر و سوپاس بۆ زانیاریەکان تەڵبەتە جێبەجێ نەکردنی و بڕیارە لە کاتێکدایە لە خاڵی کۆتایی فەرمانە وەزارەکە نووسراوە لە دەرکردنی ئەم فەرمانەوە دەبێت جێبەجێ بکرێەوە لە نێو ناوەڕۆکی فەرمانەکەشدا بازەوە کراوە کە بەو میکانیزمەی ڕێککەوتنی لەبارەوە کراوە واتە وەزارەتی سامانە سروشتیەکان لە نێو نووسراوەکەی خۆیدا هەم ئاماژەی بەوە کرۆ کە ڕێککەوتن لەگەڵ بنزیخانەکانە کراوە بۆ ئەم بابەتە و هەم ئاماژەش بەوە دەکات لە ڕۆژی دەرچوونیەوە کە سیانزەی مانگە دەبێت جێبەجێ بکرێت بەڵام ئەمڕۆ جێبەجێ نەکراوە بەڵکو پەیوەندی بەوە هەبێت کە ئەمڕۆ جومعەیە و سبەی شەمەیە دەوام نییە و لە یەکشەمەشەوە ئەم بابەتە جێبەجێ بکرێت لە سوودی شۆفێران دەبێت. قەیرانە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی هاوڵاتیانی سەخت کردووە هاوڵاتیان بازەوە دەکەن خەرجەکان زۆر زیادیان کردووە لەگەڵ داهاتی خێزانەکاندا یەک ناگرێتەوە لە کاتێکدا داهات زیاد نەبووە بەڵکو کەمیش بۆتەوە خەرجی زیاد بۆ داوا دەکەن حکوومەت کار بکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و دابینکردنی ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیان. لە هەرێمی کوردستان تادەیە کێشە و گرفت و قەیرانە یەک لە دوایەکەکان باری ژیان و گوزەرانی ڕۆژانەی هاوڵاتیان قورستر و زەحمەتتر دەکات. گرانی نرخی بنزین و نەبوونی غازی ماڵان و گرانی کارەبای پرۆژەی ڕووناچی و بەرزبوونەوەی نرخی نەوتی سپی ماڵان لە سەرووی هەمووشیان دواکەوتنی موچە
دۆخێکی دژوار و سەختی بۆ خێزانەکان دروست کردووە. ئەنجامی کەڵەکەبوون و تێکەڵبوون کێشە سیاسیەکان ناخۆیەکان و هەرێمیەکانن پشبەستنی ڕەهابە داهاتی نەوت و نەبوونی چاکسازی بنیۆڕەتی لە سیستەمی بەڕێوەبردندا. ئەم قەیرانانە هەمە جۆرن دەزانین و ئاشکرایە کە قەیرانی سوتەمەنی قەیرانی بنزینە قەیرانی موچەیە ئەو قەیران تەنها کێشەی سیاسی و ئابووری نین بەڵکو قەیرانێکن کە کاریگەری نێرێنی کردوتە سەر دەرونی خەڵک و بۆتەوەی شێواندنی شیرازەی کۆمەڵگا. بەرزبوونەوەی ئاستی داواکاری خێزان و هاوسەنگ نەبوونی خەرجی لەگەڵ داهاتی تاک وای کردووە بە تایبەتی خێزانە کەم دەرامەتەکان لە دۆخێکی ناهەموار و پڕدەرد و ئازار و نەهامەتی ڕۆژانی ژیانیان تێپەڕێن و پێیان وایە ئاسۆیەک نییە بۆ چارەسەری. تاسیری لەسەر بژەوی تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە و نازانین بۆچ هەوڵ بدەن ئەوە حکوومەت کارەبات لەسەر زیادەکە موچە بەو شێوەیەکە ئەبینێن ئاو نییە هیچ شتێک نییە کار و کەسابەتێک نییە هیچ کەسێک نییە پەرۆلی لەو هەرێمەی کوردستان لەلای حکوومەت هەرەشە لە خەڵکەکە ئەڵی کارەباکەتە بڕم ئەگەر ماگانە لەلایەک 6 موچە قەرزاری منە بە چه حەقێک دێ کارەبای منە بڕێ فەرمو تۆ قەرزەکەم بەرەوە 6 موچە با من هەموو کارەبا و هەموو ئەوەی قەرزارم هەموو ئەوەی باجەی لەسەرمە فەرمو پێشکەشی بە حکوومەتی بکەمەوە بە زیادەوەش بەڵام تۆ کە ئەوە ناکەیت و دێ قەیران لەسەر من دروستەکەی دێ عەزابی دەرونی منە دەیت و عەزابی دەرونی کاسبکارێکە دەیت کە ناتوانێ پارەی کارەباکەی بدا. هاوڵاتیان تەنها داواکاری کەمکردنەوەی نرخی پێداویستیەکان ناکەن بەڵکو داوای ژیانێکی جێگیر و خزمەتگوزاریەکی بەردەست و داهاتوێکی ئاسوودا بە سیستەمێکی ئابووری کە توانای دابینکردنی ژیانی ئاسایی هەبێت کاتێک نرخی پێداویستیەکان بەردەوام بەرز دەبنەوە بەڵام داهاتی خێزان ناگۆڕێت ئەوە قەیرانەکان ڕاستەوخۆ کاریگەری لە ناو هەموو ماڵێک دەبێ کێشەکان بەشێک دەبن لە ژیانی ڕۆژانەی خەڵک. قەیرانە کەڵەکە بووەکانی هەرێمی کوردستان لە گرانی سوتەمەنی و کەمبوونی غازی ماڵان و گرانی پرۆژەی ڕووناچی و لەلایەکی تریشەوە دواکەوتنی موچەی موچەخۆران کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر بازار و ژیان و گوزەرانی هاوڵاتیان. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران. لەسەرم پرسە دەبێنینەوە گفتوگۆی زیاتری کاریگەریەکانی ئەو قەیرانانە دەکەین واروەها بەرزبوونەوەی نرخەکان گرانبوون ئەوەی کە ئێستا ئەو دۆخی هەرێمی کوردستانی تێکەوتووە کاریگەری ئەمانە لەسەر ژیانی هاوڵاتیان گفتوگویان پرسە دەکەن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دلێر مەحموود ئابووری ناس مامۆستا بەخێر بێی مادوومان کردی و تەلەڤیزیۆنەکەشتا سوپاس دەکەم لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ئەگەر تۆکو ئابووری ناسێک هەڵسەنگاندنی بۆ دۆخی ئێستای ئابووری هەرێمی کوردستانکەی چۆن هەڵسەنگاندنی بۆکەی ینی ئێمە ئەگەر بێت و سیرکەین وەکو هەرێمی کوردستان ئێمە وڵاتێکین هاوردەمان زیاترە لە هەناردە کە هاوردەمان زیاتر بوو ینی هەناردەمان کەمترە هەناردە ینی بەروبوومی ئێمە زۆر بە کەمی ئەشێتە دەرەوە ئەوەی کە ئێنین زۆر زیاترە لەوەی کە ئەشینێرینە دەرەوە ئەمە لەلایەک کەواتە ئابووری ئێمە زیاتر پشتی بەستۆ بەچی پشتی بەستووە هەل لە بورجەشا کە هەیە بە دوو جۆر جۆرێکیان کە بورجەی بەگەڕخستنە بریتێ لە موچە و ملحەقەکانی بەشەکەی تریشان بریتێ لە بورجەی وەبەرهێنان ئێمە ئەگەر هاتوو موچە دواکەوت موچە بە باشی نەهاتە ناو بازاڕەوە پارەی کاژیانی لە هەردوو ئەمەیەک لە لایەک ترەوانێ ئەگەر بێت و وەکو ئەبینین پرۆژەکانیش کەمن کە پرۆژەکان کەم بوو ئەمانە تاسیر لەسەر بازاڕەکە کەواتە ئێمە سەرچاوی پارەی کاشمان لەکوێ لە حکوومەتەوانێ حکوومەت ئەگەر بێت و پارەی کاشمان لە حکوومەتەوە حکوومەت ئەگەر بێت و موچە دوا بکەوێت ئەوە کووتمان موچەکە دواکەیە ناو بازاڕیش کزە بێت لەبەر ئەوەی ئەمەیەک لە لایەک ترەوانێ پرۆژەیەوە بەرهێنانی ژووک و خۆمان ئەیبینین زۆر کەم بۆتەوە چووکە تۆ پرۆژەوە بەرهێنانەوە نییە پارەکە تاسی تەرخانەکەی بۆ ئەوەی پرۆژەیەک بکرێت بەڵکو بە سەدان کرێکار کاری تێئەکە کەرماند کارمەت کاری تێەکە بۆ نمونە هەر ملیۆنێ دۆلار ساڵانە بەشی 25 کرێکارە کە ئیشی تیاکانی 25 خێزان سێریکە لێرە ئەڵلقەیەکەیە خۆی لە ئابوووریە ئەڵلقەیەکەیە ئەم بازنەیە هەمووی پەیوەستە بەیەکەوە لەبەرەوەی خەڵک هەمووی موچە خۆر نییە
کە هەمووی موچە خۆر نەبوو کە هات و پارەی کاژ لە حکوومەتەوە ناو و هەناردەشمان نەبوو پارە بێتە ناوە و بەڵکو هاوردەمان زیاترە ئەمیشانەر پارە ئەشێتە دەرەوانێ ئیتر بە لە هەر شێوەیە لە شێوەگان بێ پارەمانێتە دەرەوە ئەمە خۆی لە خۆیان بازاڕیش کز دەکات لەبەرەوەی خەڵک باجە گەورەکە لەبەرەوەی خەڵک کەمتر داواکاری هەیە بۆشت لەبەرەوەی مەعاشەکەی نییە کە کەمتری شەی بوو کێ زەرمەند دەبێت دوکاندار و کاسبکاران لە کرێکارێکەوە لە سایقی پیکابێکەوە لە سایقی گەڵابەیەکەوانێ لە هەموو دوکاندارێکی ترەوانێ کە تۆ ئەیبینی لەم پەڕی دەوڵەمەند بۆ پەڕی فەقیر هەمووی باجەکەی ئێدات هەمووی زەرمەند دەبێت کە هەمووشی زەرمەند بوو ئەو کاتەش خۆی لە خۆیان داواکاری خەڵک لە سەرشت کەمە بێت و لە زۆربەی کاتیشە لەوانەیە نرخەکەشی بەرز بێتەوانێ ئەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی بڵێ ئەمە کەواتە چی ئەکات ئەمە ئابوووریەکی خراپ دروستەکە ژیانێکی خراپ بۆ سەر هاوڵاتیان دروستەکە شێ باجەکەیدا هاوڵاتی باجەکەیدا ڕێگە چارە چییە بۆ هاوڵاتیە کە ئێستا کەوتوتە ناوم دۆخەوە ینی دەرچوونی نییە باشترین مامەڵە لەگەڵ ئەم دۆخە ئابووری و داراییە بۆ هاوڵاتیەکی ئاسایی کە زەرمەندی گەورەی ئەم دۆخەیە چییە؟ ڕێن چۆنە ئێمە ناتوانین بڵین باشین هاوڵاتی ناتوانێت خۆی ڕزگارکە ئەگەر هاوڵاتی بەرهەمی هەبووە و بەرهەمەکەی بناردایەتە دەرەوانێ کۆمەڵێک بڵین لە خەڵک بەرهەمی هەبووە یان وڵاتێکی پیشەسازی بووینایە بەرهەمەکەمان بناردایەتە دەرەوە زۆر زیاتر بووە پارە بەهاتایەتە ناوە ئەمانوەمە چارەسەرێکە ئەگەر بێت و بڵین وڵا بە چ شێوەی تر چارەسەرەکە یعنی شوێنی تر نییە بچێت سەریکە پەنایواتە چارەسەری ئەم دۆخە لە دەست حکوومەتە چارەسەرێک شتێک نییە بچێت چارەسەری بکات و بڵێ وەڵام من لە شوێنی ترەوە پارە ئێنم پارەی کاش چارەسەر ئەوەیە داوا لە حکوومەتی هەرێم بکرێت باش لە ئێمڕۆیە باشترین هەل باشترین ڕێگا باڵبژترین هەڵبژاردە ئەوەیە مادەم ئێمە بە پێی دەستور هەرێمێکی فیدراڵین لە چوار شێوە عێراقا باشترین شتەوەیە کە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە ئێمە دایمەن بەهێز بێت و نەکەوینە ئاڵۆزیەوانێ و نەکەوینە ئەوەی یعنی بەعزە جارێ غرور بمانگرێت کاتێ غرور بمانگرێ جێگرەوەیمان هەبێت ئەگەر توانیمان موچەی خەڵک دەین تێداویستی موچەی خەڵک دەین توانیمان پرۆژەکان دەست پێ بکەین ئەوە شتێکی زۆر باش بەڵامان لێ هاتووە حەزەکەم ئیشارەتی بەشتی دوایی پرسیارەکانی خۆ بکە بەڕێز یعنی سەیرەکەی ئێمە کەمتر بیر لەوە ئەەکەینەوە ئایا باشە ئەمە موچە ئەڵین کە وەکو وتمان هەموو هاوڵاتی ئەمەی موچە خۆر نییە لە هەمان کاتا پرۆژەی وەبەرهێنان یعنی وەکو ئیشارەتم پێیا پێشریش پرۆژەی وەبەرهێنانەکانی وەستاوە زۆربەی پارە نییە بیدرێتێ یان زۆربەی بڕیاری دەست بەکاربوونی بۆ دەرچۆ کەس بە دەست بەکار نابێت لەبەر بێ پارەی ئەمەش خۆی لە خۆیان کاریگەری خراپی ئەبێ بۆ سەر هاوڵاتیان ئەوی شەر بۆ سەر هاوڵاتیانە ئەمە نییە بڵین پرۆژەکان وەستاوە کارەگەری بۆ سەر هاوڵاتیانە بێدەوانەیە لە هەر پرۆژەیەکە کە کارەکە بای 10 ملیۆنە بە معادل 250 کەس یعنی 250 خێزان لێوێ ساڵانە سوودمەند دەبێ ئەم پارەیەتەوە یەتەوە بازار کە هاتەوە بازار گەرمیش دروست دەبێت سوڕی بازار دروستەکە سوورەکە ناوەستێ خاو نابێت سوورێکی سەریعترە بێت بەڵام ئێستا تقریبەن ئەوەی کە هەمومان پرسیارەکەین لە بازار کاتی خۆی لە سلەیمانی شتێکە بوو زمانی سادەکە بە زۆر جوان بوو ئەنوو بازار چۆنەوی کەوەر بازارڕە ینی بازار نییە خەڵک مەسرەتی خۆی دەرنایانێ بەشی مەعیشەتی ناکات ئەوە ئێستا باش باسی وت کرد کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆی چارەسەرێم دۆخە بکە لەگەڵ عێراقا بگونجی سەبابەتێک کە بابەتی موچەی ڕێکەوتنی بواری موچە لەگەڵ حکوومەتی عێراقا کراوە حکوومەتی عێراقیش خۆی دانی بۆیان ناوە کە ڕێکەوتن هەیە و پابندن پێوەی بەڵامەوە تا موچەش هەردوواکەوێ یعنی موچەخۆری عێراق لە یەکشەمە و دووشەمەی هەفتەی ڕابردووە موچەی خۆی وەرگرتووە ئەوە تا بڕیار وایە لە یەکشەم بۆ پێنجشەم موچەیەک بنێرێ حکوومەتی عێراق واتە تا ڕادەیەک هەندێک جاریش ئەو ڕێکەوتنە نەبۆتە چارەسەر بەس لێرە پرسیارەکەی ئەگەر بێت و موچەخۆرێک 40 بۆ 50 ڕۆژارێ موچە وەربگرێ ڕاستترین و دروستترین ئیدارەدانی ئەو پاری کە وەکو موچە وەریەگرێت چییە؟ ژەن چۆنە تۆ
ئێمە کەمادەم موچەمان لەسەر بەغایە لەسەر حکوومەتی فیدراالیە لێساوە بۆ بیر لەوە بکەینەوە بۆ ئێمە لێرەوە بیکەین بە 40 ڕۆژ بۆ 50 ڕۆژ ئەگەر ئەو کردی ئەگەر حکوومەتی عێراقی کردی و ئێمەشی وەکو هەرێمێکی فیدراالی لە چوارچێەوەی حکوومەتی اتحادیە تەماشا کرد ئەوە چی بوو با بێت بەڵام ئەم حاڵەتانە ئێمە کە ئەزانین حاڵەتانی کە ئێستا بەسەر عێراقیت چەند ساڵەوە نەبووە دروست ئەوە فترەیەکە ئایا ئەم فترەیە چەنە خیانێ لەوانەیە زۆر خیانێ لەوانەیە کەمیش بخیانێ ئێمەش کەواتە ئەگەر خۆمان توانامان هەیە توانامان هەیە بەو داهاتەی کە هەمانە داهاتی نەوتی و داهاتی نانەوتی ئەتوانین بە هەردوو داهاتەکە ئێمە ئیدارەی وەضعی اقتصادی وڵاتی خۆمان بین وەضعی معیشتی وڵاتی خۆمان بین ئەو قەیچەکە باواز لەوە بێنین دروست ئەگەر ئەویش چۆن بوو با بۆ شوێ بێت لە ئێستاوە ئێمە نین خەڵک تەقەشوف کاچی ئەمانە ئێمە هەر لەخوا ئێستا بۆ نمونە ئەو نەوتەی کە حکوومەتی عێراق نردوێتی لە مانگی تەموزە لە چاو مانگی ئابا زۆری فەرقە ئێستا لە مانگی ئابا ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل ئینتاجێتی بەڵ کە لەوانەیە لە مانگی تەموزە ڕۆژانە ملیۆنە بەرمیلیش نەبوو بێت دروستە وەکو پەیامێک یعنی یان پێشببینی خۆت پێ دوایە ئەم قەیرانە لە ئاستی عێراق وەکو کورتێنانی سیولۆ لە ئاستی هەرێمی کوردستانی ژۆکەم قەیرانی گران بوون و بێموچەیە هەیە تاکەی درێژا خەیانێ خەڵک ومێدێکی هەبێت کە ڕۆژێک چارەسەر بێم دۆخە وڵی ئەم وەزعکە هەیەم بار و دۆخە تەنها تایبەت نییە بە عێراقەوە ئەمە هەموو ڕۆژەڵاتی ناوە ڕاستی گرتوێتەوە ئەتوانین بڵین ئاسیا شەگرێتەوانێ و ئاسیاشی گرتوێتەوانێ ئەکەوێتە سەر ئەوەی کە تاکو چەند ئەم ناوچێ ئیسیقرارەکە لە ڕووی سیاسیەوە کە لە ڕووی سیاسەوە ئیسیقراری کرد لە ڕووی اقتصادیشەوە ئیسیقرارەکات و ئەکەوێتە سەرەوەی ئێمە وەکو هیچ نەڵێن بڵین وەکو هەرێمی کوردستان چۆن توانین بەرنامەمان هەبێ ئەگەر هاتوو درێژەی کێشا بە چه شێوەیەک ئێمە بتوانین چارەسەر بدۆزینەوانێ ئێمە مادەم ئەڵین هەرێمێکین ئەبێ وەکو دەوڵەت مەداریش بیرکەینەوە وەکو حیزبێک بیر نەکەینەوە کە حیزبێکین لەسەر دەسەڵاتین هەر حیزبێکە ئەچێتە سەر دەسەڵات وەکو دەوڵەت مەدارکە وەکو دەوڵەت مەداریش بیرکرایەوانێ ئەو ساکە ڕێگە ناگیرێتەوەی من بڵێم هەرەبێ من فلانشت بم و تۆ بڵێ هەرەبێ من فلانشت بم ئەو وەختە بە پێی ئێستقاقاتەکان بە پێی هینەڵین کێ زیاتر دەوڵەت مەدارترە کێ زیاتر ئەتوانێت خزمەت بە گەل و نیشتیمان و نەتەوە بکە بە هەرێمەکەمان کە مانەوەی هەرێمەکەمان چونکە ئێمە لە پێش هەموو شتێکەوە کە باسی دەوڵەت مەداری ئەەکەم بۆیە باسی ئەوەکەم بۆیە باسی ئەوەکەم پێداگرتن لەسەر ئەوە تۆ منە بێ لە شوێنەکەی تۆم تۆ بێ لە شوێنەکەی من بیت هەرە بێ من لێ بم ئەوە نا بە پێسە ئێمە وڵاتی ئێمە سیستەمەکەمان پەرلەمانیە کە پەرلەمانیە بە پێ ئەوەی کە چۆن هەیە چۆن ژماری کورسیەکان هەیە ئیتر هاوپەیمانی دروست دەکرێت وەکو خۆی ئەوە حەقی خۆیەتی ئەوەی شتێک ڕێگەی لێ نەگرت و ئەمە ئەوە کەواتە لە هەموو حاڵەتەکانە ئەبێ ئێمە چی بێ لە لامان لە زیاتری ئەو شانە ئەوەمان لەلای ئین بێت کە پاراستنی هەرێمەکە کە هەرێمەکە لە بەرەوەی ئەبینین ناوچەکە ڕۆ و ناسەقانگیری ئەڕواداتر کەمتر بیر لەوە ئەکرێت کەمتر تێبینی ئەەکەی کە سەقامگیری دروست ببێت زۆر باش لەبەر ئەوە کە سەقامگیری دروست نەبوو ئێمە لە پێش هەموو شتێک و لەبەر وڵاتەکەمان وڵاتێکی دەوڵەمەنە ئێمە لێرە هیچ نەبێت ئێمە کۆمەڵە بیرەنەوت هەیە لە کوردستانە دروست کۆمەڵێ پاڵاوگەمان هەیە کەم پاڵاوگانەی تری حکوومەتە هی کردی تایبەتە گرنگەوەی هەمان دەکرێت ڕۆڵیانە بێت لە ئەمانە ڕۆڵیان هەبێت لەوەی کە بتوانێت بارودۆخی ئابووری خەڵک بەرەو خواردنەیە لەوە زیاتر بارودۆخی خەڵک باش بکەن چونکە بارودۆخی ئابووری خەڵک باش بێت بەڕاستی خەڵک وڵاتی خۆی خۆشەوێت بەڕاستی خەڵک ئەوەی ئەوێت لە وڵاتی ئێمە یعنی داواکاریەکەی بەڕاستی زۆر کەمە ژیانی ئەوێت دروست بەڕێز مامۆستا وتەکانت جوان بوون وەکو ئابووری ناسێک گرنگ بوو بۆ ئێمە واروەها بەرچاوڕوونێکی باش بوو بەڕێز مامۆستا دلێر مەحموود ئابووری ناس سوپاس کردی دەچینە هەڵەبجە هەروەکو ئەوەی کە لە هەموو وەرزەکانە فستیڤاڵی جیاواز هەیە بە ئامانجی ساختنەوەی بەرهەمی ناوخۆی و کاری دەستی خانمان بە تایبەت بە چاودێری پارێزگاری هەڵەبجە و بە هەمانگی بەڕێوەبەرایەتیەکانی کشت و کاڵ گەشت و گوزاری هەڵەبجە لە هاوینە هەواری ئەحمەداوای یەکەمین فستیڤاڵی بەرهەمە خۆماڵی و
کە لە پورەکان دەستی پێکردو بۆ ماوەی 3 ڕۆژیش بەردەوام دەبێت. هەواری ئەحمەداوا یەکەمین فیستیڤاڵی بەرهەمی خۆماڵی و کەلەپوریەکان کرایەوە. ئامانج لە فیستیڤاڵەکە ڕەخساندنی بازاڕ و گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆی جوتیاران و کاری دەستی و بەرهەمی باغداری خەڵکی ناوچەکە و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. لە ماوەی ئەم ساڵا چەند فیستیڤاڵێک کرا لە خوڵماڵ ئامانج لە فیستیڤاڵەکان بە بازاڕیکردنی بەرهەمەکانی هاوڵاتیانە بە گشتی جوتیاران ئەوانەی دەستی کاریانێ ئەوانەی کە پیشەیەکی تایبەتیانەیە بۆی لێرە بە بازارکردنێکیان بۆ بکەین و بەرهەمەکانیان ساغ بێتەوە. بەشداربووان و بەرهێنەرانی هەورامان فیستیڤاڵەکە بە دەرفەتێکی باش بۆ ناساندنی بەرهەمەکانیان دەزانن، بەڵام داوای پشگیری زیاتری هاوڵاتیان دەکەن لە ڕێگەی کڕینی بەرهەمە ناوخۆیەکانیانەوە. هەنجیرمانێ ناوەگە ترێ تەماتە خۆمانەیە هەمویان اینجا دۆشاوی تووە دۆشاوی زەیتون ڕۆنی زەیتونە بۆ کوردەوارانەوە شتە کوردەوارانەوە بەشداریمان کردووە. ئەمڕۆ ژەمە یەکەم ڕۆژێتی شەڵای داواکەین شەڵا بەیانی دووبانی زیاتر فستیڤاڵی گەورەتر و خۆشتر بی و وەڵایی بەرهەمەکانمان خۆماڵین وەکو هەنجیر و گوێز و وەکو گەزۆ و وەکو ترشە سماق و وەکو تووی ئەنواعمان هەیە و لەگەڵەوەشدا فرۆشیاران ئاماژە بەوە دەکەن کە خراپی دۆخی ئابووری و بەرزبوونەوەی نرخی بانزین کاریگەری زۆری لەسەر کەمبوونەوەی فرۆشی بەرهەمەکانیان هەبووە. هەر ئێمەنیانی تەواوی کەپەکانیان بازارە خراپە نازم هۆکار عەرەبیتیە گەشتیای زۆر دیە بەڵام هەرۆ پیاسەوە گەشت جێی خۆیانە ئارەوەڵایتر فرۆژ نییە ناگەشتیاری زۆرتیە خۆتە چای خۆدانی بین گەشتیای زۆرتە بەڵام هێناسی شتەکانەکەن ئەوە چی و خواحافیز. فیستیڤاڵەکە تا ڕۆژی شەمەی داهاتوو بەردەوام دەبێت. بەشداربووانشی وادارن لە ڕۆژی داهاتوودا ژمارەیەکی زیاتر خەڵک و گەشتیار ڕووبکەنە فستیڤاڵەکە و بازاڕیان گەرمتر بێت. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هاوینە هەواری ئەحمەداوا. هەردەچینەوە لای سەڵاح جەمیل بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لە هەفتە بازاڕی کشت و کاڵی هەڵەبجە لەگەڵمان دەبێت کە بەردەوامی هەیە و دەرفەتێکی باشە بۆی بەروبوومە کشت و کاڵەکانی ناوچەکە هەم بناسرێ هەم ساغ بکرێتەوە. سەڵاح سڵاو لێبێت پێمان بڵێ ئێستا چ بەروبوومێک زیاتر لەو هەفتە بازاڕە نمایش دەکرێت ئایا تەنها بەروبوومی وەرزیە یاخود تەنهای ناوخۆی پارێزگای هەڵەبجێ یایی شوێنەکان تریتایە واروەها تاکەی بەردەوام دەبێ هەفتە بازاڕە؟ بەڵێ پشتیوان بە زۆری بەرهەمەکان لێرە لە سەدانەوەی بەرهەمی وەرزیە تەماتەیە بیبەرە ترێە خەیارە ترۆزیە وەکۆی دەبینرێت لە دوای منەوە بیبەرە هەموو بەرهەمە کوشت و کاڵەکانی سنووری هەڵەبجە و شارە زورە و لێرە فۆرمێکی زۆر جوانی لە خۆی گرتووە هەفتە بازاڕەکە سێمین هەفتەیە بەڵام بە شێوازێکی زۆر لە سەرخۆ و جوان توانیوێتی جێگای خۆی بکاتەوە لای خەڵک و خەڵک ئێستا ئیتر ئاگادارە کە ڕۆژانی هەینی ڕووە کاتە هەڵەبجە بۆی بەرهەمی ناوخۆی دەستکەوێت بەرەمێکی ئۆرگانیی دەستی جوتیار و لە جوتیار خۆشی بکرێت. ستار مەحموود بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەڵەبجەم لەگەڵ دایانەوێ لە زاری خۆیەوە پێمان بڵێت هەفتە بازاڕەکە چ کاریگەرێکی دانا جێی خۆی کردۆ فۆرمێکی نوێی کشت و کاڵیشی ناسان بە خەڵک وای لێ هاتۆی تر ڕیکلامەکان بەو شێوازێ سەرەتا ترستان لێ نەبێتتر خەڵک فێر بوو بێت جمعانە بێت هەڵەبجە. بێگومان ئەم هەفتە بازاڕە شێوازێکی نوێی بە بازارکردنی بەرهەمە کشت و کاڵەکانە سەرەتا براجوتیارەکان ئاشنا نەبوون بەم شێوازی بە بازارکردنە ینی قورسێکی ویست هەتاوەکو توانیمان ئەم هەفتە بازاڕە بخەینە سەر پێ و پارساڵ سوپاس بۆخوا سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێنا بۆ ماوەی 3 مانگ و نیو هەفتە بازاڕەکە بەردەوام بوو و ئەم ساڵیش سوپاس بۆخوا لە ساڵی پار زۆر باشترە و پێشوازی هاوڵاتیان و گەشتیارانیش لە هەفتە بازاڕەکە زۆر زیاترە. ئەوەی کە هەیە بەرهەمی بەس ناوخۆیە یا دەرەکیشتە؟ بێگومان هیچ بەرهەمێکی دەرەکی لێرە ڕێگەی پێنادرێ ئەبێ هەموو بەرهەمی ڕنج و زەحمەتی جوتیاران خۆیان بن لە کێڵگەکانەوە بە تازایی لێ بکەنەوە و پێشکەشی گەشتیاران و کڕیارانی بکەن. کشتوکاڵی هەڵەبجە بە شێوازێکی خۆبەخشانە خزمەتی جوتیارانەکات فیدباکی جوتیاران چی بۆ بۆیەوە؟
طبعا جوتیاران زۆر سوپاسگوزارن و ینی حماسەتێکی زۆر باشیانەیە بۆی لە هەفتە بازارەکە بەشداری بکەن و هەفتە لە دوای هەفتەش ینی ئەتوانم بڵێم ژمارەی بەرهەمەکان زۆر زیاترە بن لەناو هەفتە بازارەکە و هەموو بەرهەمی فرێش و ئۆرگانین و کوجەنا بۆ ئاماژە پێدا. ئەوەی کە هەیە جوتیاری تازا بینە مەرەفتێک و کۆمەڵە جوتیار و دەموچاوی نوێیە تێرە. خۆی لە ڕاستیدا لەم هەفتە بازارە ینی ئەوە نییە تەنها بۆ کۆمەڵە جوتیار قۆڕخ کرابێ. هەر جوتیارێک بەرهەمی هەبێت کەم بێت یا زۆر ئەتوانێت لەم هەفتە بازارە بخاتە ڕوو. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. واتە پشتیوان گەر جوتیارێک تەنها سنووق یا دوو سنووق تەماتەی کوردی شارە زووری هەبێت ئەتوانێت ڕۆژانی جمعە بیچنێت و نەیباتە بازار نەیبا بۆ ئالوە خۆی بێت لێرە دوکانێکی درێتێ بەبێ بەرامبەر ئاوی بۆ ئامادەکراوە و هۆمبەردە کارەکات شوێنێکی سێبەر و جوانە سەرڕێگای گشتیە ئۆتۆمبیل ڕێک دەوەسێت خەڵک دێتە ناوی گەشتارێکی باش لێرە لا دەدات لێرە بەرهەمەکەی بە بازار بکات ئەمە یەکێکە لە ئەو هەفتە بازارانەی کە بە شێوازێکی زۆر سروشتی و جوان جێگەی خۆی کردوێتەوە و خەڵک ئێستا دەزانێت کە هەموو ڕۆژێکی جمعە گەڕ ڕوو بکات ئەڵەبجە دەتوانێت لێرە بامیەی بوێت تەماتەی بوێت ترێ و سرکەی سێ و شێوازەکانی تری بەرهەمی خۆماڵی گەربیەوێت دەستی بکەوێت لێرە بە شێوازێکی ئۆرگانی ئامادەی جوتیارەکان خۆیان بەرەمیانێناوە و شوشەی بەرەمە خۆراکیەکان یا پاکەتەکانیان هیچ کامیان لۆگۆی هیچ وڵات و ناوچەیەکیان لەسەر نییە لۆگۆی هەڵەبجە و شارە زوورە. سەڵات جەمیل پامنێری کورسات نیست لە هەڵەبجە و سوپاس بۆ زانیاریەکانت. باسێکی هەناردەی نەوت دەکەین وەزیری نەوتی عێراق هەندێک قسەی کردووە بۆتان دەخەمە ڕوو. وەزیری نەوتی عێراق ڕایگەیان گفتوگۆکان بۆ زیادکردنی هەناردەکردنی نەوت بەردەوامن و پرۆژەی بۆڕی نەوتی بەسڕە فیشخابور جێبەجێ دەکرێت. باس محەممەد وەزیری نەوتی عێراق لە لێدوانێکیدا ئاماژەی بەوە کرد گفتوگۆکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بە زیادکردنی هەناردەکردنی نەوت بەردەوامن. ئاماژەی بەوەش کرد تێکڕای هەناردەی نەوت لە سەرەتای ئەم مانگەوە ڕۆژانە گەیشتۆتە 2 ملیۆن بەرمیل لە کاتێکدا کۆی هەناردەکردنی مانگی حەوت بە تەنیا نزیکەی 49 ملیۆن بەرمیل بووە. جەختیشی لەوە کردوێتەوە تیمەکانی وەزارت لە ڕێگەی کۆمپانیای بازارکردنی نەوت سۆبەوە واروها کۆمپانیای نەوتی بەسڕە و کۆمپانیەکانی دیکەوە هەوڵ دەدەن بۆ ئەوەی ئاستی هەناردەکردن بەرز بکەنەوە بە تایبەتیش کە زیاتر لە 85% بودجەی گشتی وڵات پشت بە نەوت دەبەسێت وەکو وەزیری نەوتی عێراق ئاماژەی پێکردەوە و تووشێتی لە ئێستادا 4 کەشتی نەوتیان ئامادەن بۆی نەوت بارکەن و هەناردەی بکەن. دەچینە لای نرخە جیهانەکان سەبارەت بە بەهای دراوەکان لە ناوخۆ گۆڕانکاریی ئۆتۆمان نییە چونکە ئەمڕۆ جومعەیە و بۆرسە داخراوە و بازارەکان داخراون بەڵام نرخە جیهانەکان لە زێڕەوە دەست پێ دەکەین زێر بەراورد بە دوێنێ دابەزیوە بەس بەراورد بە نرخی پێشووی خۆی لەم ڕۆدا کە چەند جارێک لەکردنەوەی بازار و تۆمارکردندا هێماکەی سەوزە یەک ئۆنسە زێر بە 4373 دۆلارە و 1 کیلۆگرام زێر بەم نرخە 140583 دۆلارە یەک لیرەی زێر بەبێ حەقدەست 927 دۆلارە ئەگەر بێت و بازاری ناوخۆی هەرێمی کوردستان کە لە هەندێک شوێن لە جومعەشدا زێڕەنگەران کراون زێر نرخی بەم جۆرەیە بەرامبەر بە دینار زێڕی عیارە 18 مسقاڵێکی بە 802 هزار دیناری عێراقیە و زێڕی عیارە 21 مسقاڵێکی بە 936 هزار دیناری عێراقیە زێڕی عیارە 22 بە 981 هزار دیناری عێراقیە با تەماشایەکی زیش بکەن زیش بە هەمان شێوە بەراورد بە نرخی تۆمارکراوی ئەمڕۆی خۆی سەوزە بەڵام بەراورد بە دوێنێم کاتانە کە نرخەکەم بۆ ڕوونکردنەوە نزیکی دۆلارێک دابەزیوە یەک ئۆنسە زی و بە 64 دلار و 92 سنتە 1 کیلۆگرام زی و بە 2086 دۆلارە وەکو نرخی شاشە ناوخۆش مەڕمەڕە و پاڵم بە 2075 دۆلارن کەمتر زیاتر جۆرێک لە بازارێکی ئازادە لە خستنە ڕوو
واروەها خواستەوە نرخەکان دیاری دەکرێت. نرخی نەوتان پێ دەڵێم و دواتریش گفتوگوی هەندێک بابەتەکەین لەسەر هەندێک پرسی پەیوەست بە گەروی هورمز. نەوتی برنت 87 دلار و 13 سنتە تا ڕادێک بەراورد بە دوێنێ جێگیرە. نەوتی ڕۆژاوی تەکساس ئەمریکی 81 دلار و 41 سنتە. غازی سروشتیش 1 ملیۆنەکەی گەرمۆکەی 2 دلار و 75 سنتە نرخی نەوت و بەرهێنەرانی بازاڕی نەوت چاوەڕێی دۆخی گەروی هورمزن. ئەو قەیرانن لە گەروی هورمزدا هەیە بۆی بزانن ئایا ئەم قەیرانە بەکوێ دەگا و هەروەها کەی کاتێکی باشە بێنە ناو بازارەکەەوە و بەرهێنان بکەن. ئەمە نرخەکان بوون لێرەوە گفتوگۆی هەندێک بابەت دەکەم پەیوەست بە گەروی هورمز و هەروەها بە تایبەت پەیوەست بە ئەوەی کە پرسی گەروی هورمز لە چاوی چینەوە چۆنە ئێستا چۆن لەم قەیرانی ئێستا دەڕوانی. ئەم گفتوگۆیش لەگەڵ نەبەست شەریف ڕۆژنامەنووسی دەسکی ئابووری کورسات نیوز دەکەم لە پەکینەوە لەگەڵمان دەبێت. نەبەست سڵاوت لێبێت پێمان بڵێ نوێترین قسەی چین لەسەر گەروی هورمز و قەیرانی گەروی هورمز چییە؟ سڵاو لێوەش بێکا پشتیوان نوێترین لێدوانی چین لەبارەی کردنەوەی گەروی هورمزەوە ئەوەی لەم ڕۆژانەیە دەنگوێ بڵاو بۆ کە دوایە وەزیری بەرگری چین قسەیەکی کردووە لەبارەوەی کە ئێمە لەگەڵ ئێرانە ڕێکەوتنێکمان هەیە ڕێکەوتنی بازرگانیمان هەیە لا گەروی هورمز و پێویستە هەموو وڵاتان ڕێز لەو ڕێکەوتنیە بگرن و نابێتیش وڵاتێکیش تەداخلی کاروبارەکانی ئێران و چین کات. بەڵام ئەم دەنگوێت تا ئێستا لەلایەن باوڵین بەرپرسانەوە بەرپرسانی ڕسمیەوە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام تەنها ئەوەی کە هەیە ئێستا بەردەوام چین لە هەوڵی ئەوەیە کە ئێران و ئەمریکا بگەنە ڕێکەوتن لەسەر بابەتی کردنەوەی گەروی هورمز ئەوە جەنگ ڕابوەستێت ئەو ڕێکەوتنە 6 ڕۆژەی کە هەبوو بە پاڵێن درێژ بێتەوە و ڕێگە نەدرێت کە دووبارە هەردوو بچنەوە سەر دۆخی جەنگ و هەروەها چین بەردەوام لەکەوتەوە کە بابەتی گەروی هورمز ڕێڕەوێکی نێودەوڵەتیە پێویستە بۆتن لەو ڕێڕەوەیە ئازاد بێت و بێ باش زۆر باشە. نەبەز چین بە جۆرەیەوەی کە تۆ چاودێری هەواڵەکانی ئابووری پێوەست بە چین دەکەی چین خۆی وەکو زەرمەندێکی ئەم جەنگە دەبینێ زەرمەندێکی قەیرانی گەروی هورمز دەبینێ؟ بەپێی داتاکان بڵێ ئەو داتانی کە بڵاو کردەوە لەسەر داخستنی کاریگەری داخستنی گەروی هورمز لەسەر چین بە تایبەت لەسەر بابەتی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە چینە لە ئێستایا براورد بە مانگی 4 و 5 نرخی سوتەمەنی بە تایبەتیش بانزین بەرز بۆتەوە لە چینە بۆ هەر لیترێک بانزین لە ئێستا لە چینە بۆ 1 دلار و 7 سنت بەرز بوو کە لە پێشترە 1 دلار و 3 سنت بوو تقریبا لەسەر 11 لەم 3-4 مانگی ڕابردووە نرخی بانزین بۆ هەر لیترێک بەرز بووتەوە. هەر لێرەش لەم ڕۆژانەی پێشوە گفتوگویەکمان هەبوو لەگەڵ هەندێک لە ڕۆژنامەنووسانی چینە لەوێ لەبارەی باوەتی گەروی هورمز پرسیاری لێکردنکی من ئێستا لە ساڵ ڕابردووە ئێستا زیاتر پارە دەم بەنرخ بە بانزین لای ئێوە چۆنە کاریگەریەکەی لەسەر عێراقیش هەمان شێوازە واتانی کاریگەریەکەی لەسەر هاوڵاتیانی چینیش دەرکەوتووە لە ڕووی بەرزبوونەوەی باش. چین چەند ڕێکارێکی گرتوۆتە بەر بۆەوەی کە ئەم بەرزبوونەوەی زۆر بەردەوام نەبێ ئەویش بە چەند جارێک با بڵێن سەقفێکی داناوە کە ڕێگەی داوا لە نرخە زیاتر بەرز بێتەوە ئەمە ڕێگەی گرتووە لەوەی کە نرخی بانزین بەردەوام بڵێن بەرز بێتەوە زیاتر بەرز بێتەوە ئێستا تقریبا لە بەرزترین نرخ کە تۆماری کرد لە چەند مانگە ڕابردووە 1 دلار و 20 سنت بوو بۆ هەر با بڵێن لیترێک بانزین. ئێستا ئەم شەو دووبارە نرخی سوتەمەنی بانزینی دابەزانەوە بۆ 1 دلار و 50 سنتانی واتە بەردەوام لە ڕێگە و ڕێکارانی کە پێبەر نرخی سوتەمەنی بانزینی دابەزانەوە. بەڵێ نەبەز سەبارەت بە پەنابردن بۆ جێگرەوەی گەروی هورمز یا جێگرەوەی وڵاتانی کەندا و بۆ ئەوەی خۆی لەم سەرێشەی گەروی هورمزە ڕزگار بکات چین پلانی هەیە کە
دەست بۆ وڵاتی دیکە ببا بژاردەی دیکە ببا و ئیتر ئەوەندە پشت بە گەروی هورمز نەبەستێ بۆ هاوردەکردنی نەوت؟ بەڵێ چین لە ئێستا چەند ڕێگرێک ڕێڕەوێک و بۆرینەوتی جێگرەوەی دیاری کردووە بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو وڵاتانەوە بتوانێت ئەو نەوتی کە پێویستێتی هاوردێت بکە لەوانە بۆری کازاخستان بۆ چین کە ئەمە ڕێڕەوێکە لە کازاخستانەوە ئەگاتە چین و چین دەتوانێت لەم ڕێگەیەوە لەم هێڵی بۆ بینەوە نەوت هاوردە بکە بەڵام بە پێی داتاکان لە مانگی حەوتە هاوردەکردنی نەوت لەم بۆریەوە لە 180 کەمی کردووە و ڕێڕەوێکی لەو ڕێڕەوانەی کە هەیە ڕێڕەوی میانمارە بۆ چین کە ئەمە لە ڕێگەی بەکارهێنانی گەروی مالاکاوە لێەوە توانیوێتی نەوت هاوردە بکە ئەوکی لە ڕێڕەوەکانی تر بۆری هێڵی بۆری چین بۆ رووسایە کە با بڵێن چین و رووسیا پەیوەندێکی بەهێزیان هەیە لە ڕووی ئابووری و سەربازی و هەموو با بڵێن هەریکاری نێوانیان لە ئاستێکی بەرزارە ئەمەژی تر لەو ڕێڕەوانی کە چین لەم ماوەیە پنەی بۆ بردووە بۆەوەی کە بتوانێت ڕێگری لە بەرزبوون سوتەمەنی ئەو قەیرانی کە لە جیهانان دروستبووە بە تایبەتی بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە جیهانەوە کە ئەمەش دەرەنجامەکەی بۆ دەبوو بەرزبوونەوەی نرخی هەڵاوسان لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا توانێت ئەم ڕێڕەوانە دۆزێتەوە بەکاریان بهێنێت. مازگە لەوەیەوە وتمان هەندێک ڕێڕەوی تری گرتوۆتە بە لەوانە لەبەرەوەی کە چین بە شێوەیەکی سەرەکی ئەو نەوتی کە هاوردەیەکە یاخود نوتی کە لە ناوخۆیان باڵی ئیپاڵەوی و پرۆسسێکە کاری پاڵاودەکانی کەم کردوێتەوە بۆ هەناردی پاڵاودەکان ئەو نوتی کە لە ناوخۆیان پاڵەوێ پێشترێکە باڵین هەناردی کردبێ ئێستا ئەو بڕی هەناردەکردنەکەی کەم کردوێتەوە بۆی کە توانێت لە ناوخۆیان بۆ بەکارهێنانی ناوخۆ زیاتر بەکاریبێنەوە پشتی بەست. بەڵێ نەبەست شەریف ڕۆژنامەنووس لە دێسکی ئابووری کورسات نیوز لە پەکینەوە سوپاس بۆ زانیاریەکانت. گرنگترین هەواڵ و بابەتە ئابووریەکانم بۆ ئەمڕۆ پێشکەشکردن خواتان لەگەڵ.